زیانەکە ئەوەیە دەبێت کەلوپەلت پێبێ پێڵاوی باش و لیاقەت هەبێ و تا ئێستا باشین لەخۆی بەزیاد. بە ناونشانی ڕۆیشتن بە شوێن هەنگاوەکانی باپیرەدا بەڕێوەبەری پاسپۆرتی کوێە لەگەڵ کۆمەڵێک خزم و هاوڕێی خۆی لە سەنتەری قزای کوێەوە بە پێ بەڕێکەوتون بۆ لادیەکەی خۆیان کە ڕوبەرێکی دوور و درێژە و دایانێ بڕۆن ئەو شوێنە ببڕن. خۆی دەدوێنین بەڕێز کاک سەرکەوت بەڕێوەبەری پاسپۆرتی کوێە سڵاوت لێبێ ماندوو نەبن زۆر سپاس ڕەنگە هیلاک بن ئامانستان چییە لەم گەشتە کە لە کوێەوە هاتوون چەندتان بڕی کاکە دەریا سوپاس بۆ بەڕێستان و سوپاس بۆ کەناڵەکەتان کە ئەوڕۆ هاوسەفەر و هاوڕێگای ئێمە بووی دیارە ئێمە لەگەڵ کۆمەڵێک گەنجی گوندەکەی خۆمان کە هەمووی ئامۆزا و بنعامی یەکترین بڕیارماندا چالێکێک ئەنجام بدەین کە ڕێو ڕۆشنێکە بەپێ لە سەنتەری شاری کۆیە بۆ گوندەکەی خۆمان کە بە نزیکەی 30 کیلۆمەترە لە سنووری 6 کاتژمێر تا دەگەینە شوێنی مەبەست. دەرەنج ئامانج لەم ڕێو ڕۆشنەمان دیارە چەند لایەنێکە چەند ئەهمێتێکی خۆی هەیە. یەکەمیان بە شوێن پێی باو باپیرانماندا بڕۆینەوە کە ئەم ڕێگا ئەم تو لە ڕێگایە کە ئێمە پێیدا هاتوین لە شاری کۆیەوە پێشتر باو باپیرانمان بۆ سەرپێخستنی ژیانی خۆیان بۆ ساغکردنەوەی بەروبوومەکانیان بە پشتی گوێ درێژ ئایب نەبیوانی بیلامانایەکی بە پشتی گوێ درێژیان بە هەر شتێک بەروبوومەکانی هێناوەتە شار و ساغیان کردەوە بە هەمان ڕێگادا گەڕاونەتەوە. ئامانج لە ئامانجی دومیان چالاکیەکە بۆ جەستە و لە ڕووی وەرزشیەوە. ئامانجی سێمیشمان ماشەڵڵا ئەم ساڵەکە خۆتان نەزانن باو کەش و هەوا و باو بارانێکی زۆر باریوە دنیا سەوزە ئاوێکی زۆر هەیە حەزمان کرد ئاشنابین بەم دیمەنە دڵگیر و سەوزە. هاندانیشە بۆ وەرزش بۆ تاوان هاندانیشە وەرزش ئەمە خاڵێکی ئەساسە بەشێک لە ئەو کەسانی کە لەگەڵمانە و گەنجانش تەمەنیان لە دەوری 20 ساڵ و ئەمانیش بۆی ئاشنابن هاندانێکە بۆ گەنجانەی دوای خۆشمان کە ئەم ڕێگای بگرنە بەر یەکەم جاریشمانە ئەمە خاڵێکی ئەساسە کە یەکەم جارمانە ئێمە لەوانەیە پەلەپەلی پێوە دیار بێت کەم و کوڕی پێوە بێت بەڵام لە ساڵانی داهاتوو ئیشاءالله بە بەرنامجێکی تۆکمەتر بە پلانی زیاتر بە ڕێژەیەکی زیاتریش لە ڕووی خزمان بەشداری دەکەین کە مچینە لەوانەیە کۆمەڵێک چالایشکی زیاتری شتێدا هەبێت. بەڵێ زۆر باشە ماندوو نەبن و لەشتان ساغ بێ بفەرمون بەرداوام لە ڕێ ڕۆژ خۆتان دەمەوێتێک لەوانەی کە لەگەڵ یاوەری بەڕێوەبەری پاسپۆرتی قەزای کۆی بن مامۆستا سڵاوت لێبێ پێم بڵێ تا چەند هیلاکن ئەم ڕێگایەتان بڕیوە چەندتان بڕیوە تا ئێستا؟ سلااوتان لێبێ سوپاسان دەکەین دەستان خۆش بێ تقریبان 5 ساعاتێک دەبێ بەڕێوەین 20 کیلۆمەترێک ڕێگاکەمان بڕیوە چەندتان ماوە بۆی بگەنە لەوەیە 10 کیلۆمەترێک زیاتر کەمترمان مابێ ینی بەنزیکەی کاتژمێرێکتان باڵێ باڵێ ئەرێوەڵە کاتەکە چێشتان لەم ڕێگا و لەم دیمەنانە بینیوە کاتێکی زۆر خۆشە سەفەرێکی خۆش بوو ڕێڕۆشنیی خۆش بوو هەم وەرزشێک بوو هەم لەگەڵ برادران جەوێکمان وەرگرت باش بوو کاتێکی خۆشمان بەسەر برد ئەوانەی لەگەڵتان بوون هیچ زیانتان نەبوو چونکە ڕێگایەکی دوور و دێشتان بڕیوە زیانەکە ئەوەیە دەبێت کەلوپەلت پێبێ پێڵاوی باش و لیاقەت هەبێ و تا ئێستا باشین لەخۆی بەزیاد لەشتان ساغ بێ زۆر سپاس مامۆستا ماندوو نەبن زۆر سپاس. بەڵێ ئەمان قسەی بەڕێوەبەری پاسپۆرتی کۆیە و ئەو کەسانە بوون کە لەگەڵیدا بوون ئەو ئاماژێ بۆ کرد کە ڕێگاکە بە نزیکەی 6 کاتژمێر و زیاتریشە نزیکەی 30 کیلۆمەتر ڕێگایە ئامانجیان لەوەیە کە ئەو ڕێگایە ببین کە ساڵانێک باو باپیرانیان پێدا تێپەڕیون و هانی گەنجان بدەن کە وەرزش بکەن و مێژووی ڕابردوویان مێژووی باو باپیرانیان لە بیر نەکەن و وەک خۆی ئاماژە پێدا ڕەنگە ئەمە دەستپێکێک بێ و لە ساڵانی داهاتوودا فراوانتری بکەن.